سڵاتان لەبێت لە پرۆگرامی تەندروستی و جوانی ئەم جارە لەگەڵ دکتۆری بەڕێز کۆسار سەلاحەدین ئەحمەد کە دکتۆری نەشتەرگەری جوانکاری و ڕێککاریە باسی دەردەلووتەکەین. ئەمانوێت ئەمڕۆ بە تایبەت باسی نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری لوتکەین. هەر کاتێک یەکێک ئەچێتە لای پزیشکی جوانکاری لوت یەکسەر پێڵێت کۆڵەکەی لوتە خوارە. هەموو کورد کۆڵەکەی لوتی خوارانە مار قسەیەکە هاتۆ لە ئیشەکە. ئەڵێن کاتێک کە ئەمەلیاتمان نەکردبوو هەناسەمان عیبی نەبوو. بەدوای ئەمەلیاتەکە پرخەپرخیان توش ئەبێ هەناسەیان تێک ئەچێ. هیچ کەسێک دوای نەشتەرگەری جوانکاری لوت نابێ کێشەی هەناسەی بۆ دروست بێت. لە لەزگەکەم سەقەت دانالوتم تێک چوو. پێم خۆشە خەڵک بزانێ بۆچی لەزگە پێویستە لە دوای نەشتەرگەری جوانکاری لوت لێی بێت. ئەبێ ئەو شتانی کە پێویستت پێێتی بە نەشتەرگەریەکە بەدەستی بێنی نەک بە پلاستەر بڵێ لوتت بەرزە دایە بەزێنی شۆڕە بەرزیەکەیتەوە. ئەمە بە پلاستەر ئەبێتەوەی لێدان سەقەتکردنی لوتەکە. خەڵک هەیە داوا بکەن لوتی زۆر بەرز بێیان لوتی باڕوی بێت. داوا کاڵێ دکتۆر با لوتەکەم زۆر پێوی دیار بێت کە تەجمیلم کردەوە. تەمەن فەرقەکەوە ئافرەت بۆ پیاو فەرقەکات. عادەتەن پیاو ئێسقانی ڕەقترە. ئەمەلیاتی لوتی کردووە بەدڵی نییە. ئێوێ دکتۆر بووی بکاتەوە بەڵام با بڵێن من لای دکتۆرێک کردومە لوتمی ناشرین کردووە حەز ناکەم لای هەمان دکتۆر بیکەمەوە. سەرەکی زۆر کات دکتۆرەکانی تر ئامادەنین دەست لە ئیشی دکتۆرێک بن. کە دووەم جارێتی یا سێم جارێتی کڕاگیتیان نەماوە لە پەراسی بۆی وەرەگرین.